بینەرانی عزیز و خۆشەویست سڵاوتان لێبێ و ماندوو نەبن بە هەر کارێکەوە سەرقاڵن ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. ئارەزوومە ئەم کاتانە یەکێک بێ لە باشترین کاتەکانی ئێوەی عزیز و خۆشەویست. پێش هەموو شتێک سوپاس بۆ ئێوە کە کات بە ئێمە بەخشن و بە دیار ئەم زنجیرەوە دانیشن. بۆ ئەم جارش بە کۆمەڵێک گفتوگۆی پڕ لە چێژ و ئەزمموی کاک دکتۆر لە داڕشتنی وتار و تاربێژی دێنە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست. بە ناوی ئێوە و بە ناوی ستافی وین بۆدکاستەوە جارێکی تر بەخێرهاتنەوەی کاک دکتۆرەکەین و بە پرسیارەکانمان ئەچینەوە خزمەتی کاک دکتۆریان بەخێر بێتەوە. سپاس مامۆساگیان، ڕێز و احترام بۆ جەنابەت، بۆ هاوڕێکانمان و بۆ بینەر و بیسەری خۆشەویست لە هەرکوێوە کاتمانە دەنێ و بەجێمان نایڵ. زۆر سپاس دکتۆریان. وردە دکتۆر لە کۆتاییەکانی دەبێژنەکە نزیکە بینەوە و تا ئێستا کۆمەڵێک بێژنگمان باس کردووە. پێم خۆشە لە زاری بەڕێستانەوە دکتۆر بۆ ئەمڕۆژ باس لە بێژنگی ئەمڕۆ بکەین. ئەلبەتە کۆمەڵێک بێژنگمان باس کردووە وردە نزیک لە کۆتاییە بینەوە. ئەگەر ئیجازە بێ باس لە بێژنگی ئەمڕۆ بکەین و دەواازەیەک بچنە ناو بابەتەکەمانەوە. دەست خۆش بێ مامۆساگیان. بە کورتی وتمان قسە بیگێژە بیوێژە بیچێژە بیبێژە. ئەوە 8 جار تایسا گێژاومانە بە گێژاندن یا بە وردکردن و لێکۆڵینەوەی مرۆڤایەتی، ڕەوشت و ئاکار، زانست، نوێکردنەوە بە کولتوریکردن، سادەکردنەوە و هاتین بەرەو ئەوەی کە چۆن کۆمەڵناسی و دەروونناسی تیا بەرچاوکەین و جا ئیستابێرینی وەکو کامێرەیەک، وەکو وەسیلەیەکی فەحس و مختەبەر بە دوای نەخۆشینێکە، گرفتێکە، کێشەیەکی کۆمەڵایەتە، یا ئەگەر ڕۆژێک هات بە خۆشحاڵیەوە کۆمەلگاکە کێشەینە و بۆ جوانکاری کۆمەلگاکە بابەتێکمان وتوێ. ئەگەر تا ئێرە هاوڕامان بن دۆستان 10 کیلۆ بابەتمان داوە لە بێژنگ، 8 بێژنگی ڕابردوو 8 کیلۆی سەرەسەرە لە خۆی وەرگرتووە و 2 کیلۆی بۆ ئێمە هەڵهاسۆ کە لە بێژنگی نۆهەمە ئەبێ دووبارە بیدەین لە بێژنگێکی تر بزانین چی ئەمێنێت بۆ وتن. بۆیە قسە زۆرە بۆ کردن، وەلێ قسەی گونجاو زۆر کەمە. زیرەکی ئینسانەوەیە بزانێ هەر قسەیەک بۆ جێگەیەک و هەر ڕێگەیەک بۆ شوێنەیەک و ئەو کۆڵە قسەوە تۆ پێتە ڕێکی گوێی کەسەکەی بکە، ڕێکی خواستی کەسەکەی بکە. وەختی ڕێکیەکەی وەکو بەردێک بۆ دیوارێکی ڕێکیەکەی بە لێ بشکێنی، لێ ببڕی، کورتیکەیتۆ تا بچواتە جێگەی خۆی و بیکەیتە جلێک لە بەری کەسەکە، وەکو خەیاتێک چۆن پارچەیەکی بۆەوەی قماشێکی بۆەوەی قیاسی تۆگرێت، دوایەوە قیاسی گرتی بە مەقەس دەکەوێتە ناوی پارچەکە. زۆرێ لە پارچەکە لە تو کوت ئەکا و بڕێ لە کوتەکان فڕەدا و بڕێکی هەڵەگرێ و ئەی دوورێ بەبەرتا. ئەگەر قیاسی تۆی جوان کردێ و پارچەکە بەو شێوەوە تۆی قیاس کرد جوان هەڵی بدوورێ و بیکاتە بەری تۆ، نە ئەبێت تەسک بێ، نە ئەبێ شۆڕ بێ و ئەبێت تۆ جوان بکە، ئەبێ ژیانی تۆ لە ژیانی بێجلی جوانتر بکات. بۆ یەکانە وتاریش جلێکە ئیکێتە بەری کەسەکە و لە بێژنی پێشواوتمان ئەبێ تۆ لە بەرا بیکێتە بەری خۆت، لە بەرا تەندروستی خۆت پاراستوێت، لە بەرا ئەو شتانە لە خۆتا ڕەنگی دابێتەوە، وریابیت و گوتار بۆ خۆنواندن، بۆ خەڵکشکاندن، بۆ خۆبەزلکردن، بۆ گاڵتە و بۆ سوعبەت قەیناوەکو شۆخی لە جێگەیەکا بیکەی، وەلێ نەویتە گاڵتە جاڕوە خەڵکیش بەداخەوە وریابن بێڕێزیان پێ نەکرێت لە ڕێگەی وتاری تۆوە. ئەگەر ئەمانە بەرچاو بکەیسا کاتی گەیشتووە بێژنگی زامناسی لە ئەڵقەی ڕابردووە باسمان کرد، زامێکی دۆزیە سۆ تیماری گەرەکە، نەخۆشینێکی دۆزیە سۆ دەرمانی گەرەکە، گرفتێکی ژیانی ئابووری، ژیانی کۆمەڵایەتی، ژیانی خێزانی، ژیانی تاکە کەسی، کورە ئالوودەبوونێک، کورە نەپاراستنێکی ژینکە، کێشەی پەروەردە،
کێشەی نیشتمان، کێشەی پەنابەر، کێشەی خێزان، تەلاق، نازانم کێشەی سەقافەتی سەرجادەوبان، کورە ڕێوڕەسمی شارستانیەتی، بەکارهێنانی مادەکان وەکو ئاو، وەکو خاک و خۆڵ، وەکو سەوزایی، کورە گەشت و تەفریحی شاخەکان، ئەوەندە کێشەکان زۆرن دۆزی تەسۆ ناکرێت دەست ببەی بۆ هەمویان. هەر جارە و خاڵێک هەڵبژێرە و لەسەر ئەو خاڵە دەست بکە بە تێبینی کۆکردنەوەی بابەتەکان، پرسی زاناکان، گەڕانی تۆڕی کۆمەڵایەتی بۆ تەمسیل، گەڕانی چیرۆک و ئەدەب و ئەدەبیاتی نەتەوەکە وەکو بە کولتورکردنەکە وتمان، هەمووی ئەمانە کۆ ئەەکەیتەوە زانستی خۆ لەو لەقەکانی خوێندن تا لە فەلسەفە، لە ئەدەبیاتە، لە کۆمەڵناسیە، لە مێژووە، لە زانستەکانە، لە دەروون ناسیە، لە زمان ناسیە، لە ئەدەبی نەتەوەکانی ترا، حتا لە هونەرە، لە سینەما، لە شانۆە، لە وەرزشەکانە و تەنانەت لە تاکەکانی کۆمەلگا کە تەکیان نادانشتی وتمە بێ کراوە بیت، لە گوێی کراوەتە، لە چاوی کراوەتە، لە تێبینیەکان تا وەکو کەسێ ئەچوات لە شاخە وەکو هەنگ بە دوای گوڵەکانە ئەگەڕێ و لێیان هەڵەگرێ چون گەرەکی هەنگوین دروست بکە، هەمووی ئەو گوڵانە ناباتەوە بۆ هێلانەکەی، لە هەر گوڵێک شتێکە باتەوە و ئەی باتەوە لە هێلانەکەیە لە ئەو جێگاوە ئەتوانێت پراسسی بابەتەکە بکە، هەنگوینێکی جوانی لێ خاسەکە. هەنگوین بەو شێوە من بیستومێژن لە هەرامەکانی مسرا دۆزیانە سۆ دوای 7,000 ساڵ هێشتا هەر پاکە، هیچ کێشەی نییە. من بیستومە ڕاستیەکەی نازانم وایانە، بەڵام فەحسی هەنگوینم بینیوە لە مختەبەرەکانە باسییان کردووە کە هیچ نەخۆشینێکی تیانەوەکی ئەنتی باکتریال ئەتوانی بەکاری بووی، بۆیە تەمسیلی هەنگوێنەکەم. هەنگوێنێکی جوان دروست کە بیکەیتە سەری ئەو برینە لانی کەم دەرمانی نەکات، نەیەڵێ تەشەنە بکات. بۆیە ئالەرانە ئیتر کاتی ئەوەیە کەسەکە داماوە، دەردەکە و پێناسان لەکوێوە دەست پێکە، چۆن تەشەنە ئەکات، ڕۆڵی کۆمەلگا چێتیە، ئابووری چێتیە، پەیوەندی چێتیە، ژینگە چێتیە، زانست چێتیە، نەزانین چ ڕۆڵێکێتیە، خراپ مامەڵەکردن چییە، هەمووی ئەمانە بێ وردە وردە کەسەکە داچڵەکێنی. وتم ئەبێ خۆی شایەتی قسەکانی تۆ بێ، نابێ وتار بێژ بە زەرپی سوێن، بە قەسەم و قورعان، بە تەلاق و بەمانە قسە بکات، بە هەڕەشە قسە بکات. ئەبێ وەختی قسەکەی قسەکە ئەو نەڕاست بێ، ئەو نەڕاست بێ کەسەکە وای گوێ ئەگرێ بێژە ئەشهەدوو ڕاستەکە. وەختی دەست ئەوەی بۆ زامی کۆمەلگا ئەوەندە جوان تەمسیلەکان بێری، دەست ناکەوێ مەیهێنە. تەمسیلەکان زۆرن تۆ هەڵیانەگری، بەڵام ئەو تەمسیلەی لە بێژنگی یەک دەرنەچوە نابێ لە بێژنگی دوا بەکاری بێنی، لە بێژنگی دوا و بێژنگی سیا تا ئەگاتە بێژنگی هەشت. تەمسیلێکە لە بێژنگی هەشتۆ ینی وا بێژین لە فیلتەری هەشتۆ دەرچووە تێتە بەردەمی تۆ بۆ دەرمان. ئەم تەمسیلە تۆ ئەتوانی بەکاری بێنی بە شەرتێک لە بێژنگی دەی چام تەمسیلە دەربچێت، چون ئێمەوتمان قسە بیگێژە، بیوێژە، بیچێژە، بیبێژە. ئەم دەبێژنە ئەم سێی شەکەن، ئەی گێژن، ئەی وێژن، ئەی چێژن. دوای بێژنگی دە قسەکە باسەکەن و ئەیوەنە بواری وتن و پێشکەشکردنەوە. بۆیە ئەبێت تۆ تەمسیلەکان ئەوەندە جوان دریاوێ لەم بێژنگانە تێتە ئێرانە وەختێ تەمسیلەکەی کەورا بێژێ ئاشەدوو ڕاستەکە. ئەنا تۆ تەمسیلێ بکەی خودی تەمسیلەکە داڵغای کەسەکە بووە و هیچ یارمەتیەک نەکا بۆ تێگەیشتن و هیچ دەرمانێک نەوێ بۆ دەردەکە و خۆی بێتێ ناتێگەیشتن. ئەمە خۆی ئالەرانە بوو بە دەردێکی تازە کەوتار بێژێکە کەم نیەن لەو دەردانە میدیا و ئەعلامەیکە. ئەچن 30 دقە وتاری کەسێک گۆرەگرن، تەبیعیە بێ بڕگەیەکی لێ دەربێری، ئەچنەبانی بڕگەیەک کاورا خەریکە خواردنە خوا و ملچەی دەمیتی ئەوە ئەگرن، ئەچنەبانی خاڵێکی نەرێنی لە قسەکەیە و تیەسی و فەقیرە ئەگەر وتارنەوەیە مەجال بووایە خۆی پاکیە کردو هەروە تێرنی دایەنن. بەڵێ ڕاستە خەڵکێکی زۆرەی بینێ لایکی بۆ تێ کۆمنتێکی زۆرە نووسن، ئەچی کۆمنتەکان چی یا جنێەوە بە میدیاکە یا جنێەوە بە بێژەرەکە بە دەرد دکتۆر. ئەمە خۆی بوو بە دەردێک. وتم ئێمە ئەبێت دەرمانی دەردێک بکەین، وتارەکە بۆوێتە تۆ خەریکی دەرمانی دەردێک کە ئیسا خۆ کرد بە دەرد. ئەمە هۆکارە کۆمنتەکان ناشیری نەبن.
هەموو کەسێک تێئەگات تۆ لاتدا لە ڕێگەکە ئەڕوانی خودی ئەمە بوو بە دەردێک جایتر بوو بە دەرد خەڵک خەریکی دەردەکەوێت من وەختێکانە خەریکم بە ڕێگەیەکی ئاساییە ئەڕۆم بزمارێ چاوە پێمایتر ڕێگەکەوات لێت تێرم تێم خەریکی بزمارەکەوم بۆیە داڵغی خەڵکەکە لە لای وتار بێژەکە نامێنێت دەست بردە بۆ شتێک خەڵکەکە داشڵکێنی یا دایە لە مرۆڤبوونیان یا دایە لە ڕەوشتیان یا لە ڕووی زانستیوە غەڵەتە یا دایوە لە ئەدەب و کولتوری نەتەوەکە یا بەنوێکردنەوە ئەوەندە سرنج ڕاکێشاوە ترساندوتە کەسەکە یا بە سادەکردنەوە ئەو نە سالۆحە کردە گێلاندتە خەڵکەکە یا بە شێوەی دەروونناسی کۆمەڵناسی خۆتە ناونا دەروونناس و کۆمەڵناس هیچ گۆشە نییە بە خۆتەوە من زۆرم بیستێژن دەروونناسەکان شێتن ڕەنگە غەڵەتێکی وا بە ئەسپوێ بێژن شێتن و ڕەنگە تۆ لە دروستکردنی ناسینی دەردەکە خودی خۆ دەردەکە بیت ئێستا وتاربێژی کەممان نییە خۆیان دەردن ڕەنگە من خۆیچم وا بم لە خۆمە دیار نەبم ئەگەر وامە تکاکەم ببورن بەیەکێ بێت چاکم کاتۆ و لە دوای ئەمە دەرمان دەست پێکات بۆ یەکانە ئەبێ کەسەکە وریا بێت وەختێکانە ئەچوا دەست ئەوە بۆ دەرمانکردن بە تەنیا دەرمان ناکرێت ئەبێ زانستی دەیان لە کۆکەیتەوە ئەبێ دەیان ڕوانگە بینیوێت ئەبێ پرسی چەند کەسی شارەزاتر لە خۆت کرد بێت من وتار بووە جارێکیش لە بێژنگەکان ناوتم نامەم ناردە بۆ 5-6 دۆستم وتمە لەسەر ئەمە چی هەیە بۆمی بنێرن سەرچاوە کتێب خۆتان نوکتەیەکە زانن بووەسە هۆکار دووسێ کتێب بخوێنمەوە بووەسە هۆکار بە دیاری کەسێکۆ دانشم لە سەفەر بێت و بچم تەکیا قسە بکەم بیبینم تا بتوانم بابەتێکە پێشکەشیەکەم لانیکەم لە خۆما دڵنیاییەک بێت من دەردێکی ترم دروست نەکرد دەست دەمت خۆش بێکەواتە بێژنگی ئەم جارەمان وەکو دەوا و دەرمانێک بۆ ئەو دەردە کۆمەڵایەتی کە باسمان کرد کەم نین ئەو دەردە کۆمەڵایەتیانەی هەمانە مادام باسی دەرمان و ئەوەمان کرد دکتۆر بۆ کەسێکی یعنی لە زانستی پزیشکی ئەگەر کەسێک بچێتە لای دکتۆرێک ئەو کاتە ئەگەر باوەڕی بە قسەکانی نەکردیان نیشانەکانی ئەوەی دەرنەخست ئەینێرێ بۆ تاقیکەیەک بۆ مختبەرێک هەڵسەنگانێکی بۆکە لە ڕوانگەی ئەوە دەردەکان دیاریەکە و ئەوجا دەرمانی بۆ ئەنووسێ وتاربێژێک بۆ ئەوەی دەرمان دیاریکە بۆ ئەو خەڵکە کاتێک دەردێک کۆمەڵایەتی قسەکردن ڕێنمایی بەسە یان چی بکە بۆ ئەوەی هەم دەردەکە دیاریکە و هەم دەواکەش ئەو دەوابێ کە دەردەکە چارەسەر بکە ئەبێ ئێمە بەر لە دەست پێکردن لە بیری ئەواوی نایە لە دوای ئەم وتارە ئێمە چیمان کرە بە کۆمەڵگا یعنی ئەبێت تۆ لە عالەمی خەیاڵە وێنای دنیایەک بکەی بۆ خۆ کە من دوای ئەم وتارە دنیا بەبێ ئەم وتارە و دوای ئەم وتارە ئەوانەی بیستویانە چیان دێتێ ئالۆسترم کردن زۆرتر قەلەقیانم کردە شڵەژاندویانمە ڕێنمونیەکمدا پێیان ئیشێکی پراکتیک و کردداریم بۆیان ممکن کردێ ئەگەر هیچ کام لەمانەت نەکردووە بەس تا زام ناسیاتی ئەوە کاتی وتار نییە زامەکە ناسیۆ بڕۆ بە دوای لێکۆڵینەوە بەڵام ئەگەر ئەتوانی حەل بنیتە بەردەستیان وریا بەچت مەگشتێنە نمونەی حەلەکانت تۆتی حەلی تر ماوە و هەمیشەی وریا بە ئەم شتە تۆ ئەیڵێ شتێکی گشتیە شتێکی تاقانە نییە بۆ کەسەکان پێیان بڵێ ئەگەر ئەم خاڵانت بینیوە و ئەمە حەلن نازانی جێبەجێیکەی سەردانی پسپۆڕی بابەتەکە بکە چون لە من بۆ تۆ برسیەتی ڕەنگە یەکسان هەرکمان برسیمان بێ وەلێ ئەگەر تۆ زەختەوە و من شەکرە نابێ یەک خواردن بدرێ بە هەردووکمان بۆیە ئەبێ ئەم کەسە یەکەم شتێکە واتیە دڵ فراوانی بێت ئەوەی کە من هەموو شتەکانم نەزانیوە دووەم ئامادەگی ئەوە بێت کەسی تر شتی باشتر بزانێت سێهەم ئەوە بێت کەسەکان هان بدات بەرەو حەلێک بڕۆن بڕێ لە شتەکان مامۆستا تۆیش ئەتوانی پێشنیاری بکەی ڕەنگە حەلەکە وەکو دەرمانی پزیشکی نەبێت بۆ نمونە فەرز بکەین هاوکاری ژیانی خوێندکاران بێت بۆ نمونە پاک و خاوێنی ڕاگررتنی ژینگە و ژیان بێت ئەمانە ڕەنگە تۆ بتوانانی چارەوە لێ وەختێکانە ئەچیتە بابەتێکی ئالۆز قەلق کە شتەکە تاکە کەسیە کەسێک ئالوودە بۆ تۆ لەسەر ئالوودەیی قسەکەی باسی ئالوودەیی بکە سەختەکانی ئالوودەیی بکە
کێشەکانی لێکەوتەکانی ئالوودەبوون و مدمن بوون بکە نەوعی ئالوودەیەکان ناو بووە نەوعی چارەسەرەکان ناو بووەوە دڵنیا بکەرەوە ئالوودە نەخۆشە دڵنیا بکەرەوە ئالوودە بە تەنیایی ناتوانێ هاوڕێی خێزانی گەرەکە و لە ئەخیرا لەبیر نەچێ بێژی ئەمە بەس تێگەیانێک بوو چارەسەرەوەیە ئالوودەکە خۆی هەنگاو هەڵگرێ بێت ئێوەیش بکەونە پاڵی سەردانی دکتۆری تایبەت بکەن چون دەرمانێکە ئەم شخصە بەکاری دێنێت بڕێ لە هورمونات و کیمیای دەرونی خوێنی ئەم کەسێک گۆڕیە تۆ ڕایوەستێنی ڕەنگەم کەسە تووشی شتێک بێت ئەبێت دکتۆرێک جێگرەوەی ئەوانە بدا و شێوەی ڕاوەستانەکەی بێژێ کە لە کەسێکە تریاکە کێشێ بۆ کەسێکە کرۆکۆدیل بەکاردێنێ پایپە کێشێت نازانم شیشە ئەکێشێت ئەم چارەسرە جیاوازە بێ و هەر منیش اختصاسەکەیم نییە من لە قۆناخی یەکەما کارەکەم چون ئەبێت دەروونناس بزانێت دەروونناس ئەگەر وەکو دەروونناس کاری کرد لە سێ قۆناخاتوانێ کار بکە قۆناخی یەکەم ئاگاییدانە بە خەڵک بۆ توش نەبوون قۆناخی دووەم توشبی و یەکە ڕێگەکانە خەیتە بەردەستی بۆ حەلکردن قۆناخی سێم کەسێکە تۆ مەگەر لە خەستەخانای و وەبانی سەریوی و اختصاسی بێ ئیشی بۆ بکەیت بۆیە من لە قۆناخی یەکا زۆرتری شەکەم بۆ تێگەیاندن ناسینی نەخۆشینەکە ڕێگە چارەکان بەڵام من نازام ڕێگە چارەکان خۆم بخەمە ئیش بەڵام ناونیشانەکە توانم بدەم بە کەسەکە قۆناخی دووەم چارەسەرەکان خۆیچم بەشدارەوەم تێ توێژەریە قۆناخی سێم سایکاتریە من دکتۆر نیم لەو بابەتەکە بتوانم حەب و دەرمان بەکاربێرم بۆم نییە میشە بکەم بۆیە ناونیشانێ بدەم بە کەسەکە ئەگەر ئام خاڵانە هەیە زوو بڕۆن سەردان بکەن مۆستن بە دیاری و ڕەنگە کەسەکە ببێ بە خۆکوژی یا کەسێک کوژێ بۆیە ئەبێ کەسەکە شارەزای بابەتەکە بێت نووسینەوەی لاپە خوێندنەوەی لاپەڕەیەکی دەروونناسی کەس ناکا بە دەروونناس ناسینی یەک نەخۆشینی دەروونناسی کەس ناکات بە دکتۆری دەروونناس من ئێستا کە ێژم ئەوە اختصاسەکەمە چەندین ساڵ تیاما خوێندە من هێشتا دەستناوم بۆ دەرمان توێژەری ئەەکەم ڕێنمونی ئەەکەم ڕێنمونی و توێژەری ئەوش بە کاتی پێویست وەلێ دەرمان نییە لە لای من چون من اختصاسی ئەو بابەتم نییە بۆیە لەرا کە ێژم دەرمان بێت قسەی کەسەکە دەرمان بێت دەرمان هەمووی خواردن نییە ڕێنمونی کەسەکە بۆ لایە و کەسە دەرمانەکەت پێدا چارەسەرەکەت پێدا ناونیشانەکەت پێدا حەلەکەت پێنیشاندا ئەو خۆی بەشێک لە پرۆسەی دەرمانە دەمت خۆش بێت دکتۆر ئەلبەتە ئەوەی تۆ باسی لەکەی لەگەڵ ڕێهنماییکردن یان ڕانماییکردنی ئەو کەسانەی کە هەستەکەی دەردیاکە تیانە تەشەنەی کردووە ڕێی کردەیشە خەیتە بەردەستیان بۆ ئەنجامدانی ئەوە ڕەنگە ئێستا بیسەرێک بینەرێک کە لە دوورەوە تەماشامانەکە هەرچەند ئێمە بابەتەکەمان لەسەر ئەوەیە کە شێوازی جەنابتان لە داڕشتن و هەواڵا بە قورسی سیرکە ئەم هەموو بێژنگە لە بەرچاو بگرێ کە بە قورسیش بوو نەتیجەکەی هەر ئەوەیە ڕێگەکەی جارانەمان باتەوە بۆ شوێنەکەی جاران ئەم چۆن بتوانم سوود لەو بێژنگەکانی تر وەرگرم بۆ ئەم بێژنگە کە باسی دەرمانە بۆ دەردێک کەسێک کە بیەوێ ئاوا شارەزایی وەربگرێت چی بکا باشە یعنی ئێستا من دەرکم بەوە کردووە کە پێویستە تا ئێستا کەم تەرخەم بووم لەمە چی بکەم مامۆستاگیان ئەم کەسە دڵسۆزیە کەڵی ساندەیە بۆ ئەرکێکی کۆمەڵایەتی کە کەس نەیوتێبی کە خۆی ێژێ من کێ ئەمری پێکردم ئەم کارە بکەم موچەخۆری کوێم کێ هەڵسەنگاندم بۆکە ئەبێت دەردەکە لە ناوە جارێکانە خۆتی ئالۆز کرد بێت چون بە دەرد نێژمی گۆرانی وێژێک وەکو حەسەن زیرەک کێ هەڵی گرتوواوردی و ئەبێ گۆرانی وێژی ئەو گۆرانی وێژەکانی تریش هۆرە چڕێک حەیران بێژێک بڵبڵێک لەسەر چڵێک ئەگەر شتەکە لە ناوە نەجوڵێت نابێ بەهاندەری ناوەکی کە تۆ کۆسپەکانی پێبڕی سەرزەنشتەکانی پێ قوبوڵکەی فێرخوازیەکانی پێپڕکەیتەوە بە دوای فێربوو نابڕۆی ئەبێ ئەم کەسە لە بەرا هەست بکە خۆی ئەو دەردەی هەست پێکرۆ و ئەو دەردە خەریکە ئازاری ئەدات کە ئازاریدا بە دوای چارەسەر هاچوات چارەسەرەکان ئەمانە بووەوتم لە مرۆڤون تێبگات تونند و تێژ نەبێت
وا نەزانێت بەس تایفەکەی ئەم مرۆڤە و ئیتر خەڵکی تر هەمووی بێقیمەتن ئەبێ لە ڕەوشی مرۆڤایەتی جیهانی تێبگات ئەبێ خوێندنەوە بکات لەو بابەتەوە و لەگەڵ لایەنە جیاوازەکانە تێکەڵاو بێت تا بزانێ ئەوەیش تۆ بە غەڵەتیێزانی خێزانی هەیە ئەوەی تۆش بە دۆزەقی ئەزانیت ئەدەبێکی کۆمەڵایەتی هەیە ئەوەی کە وا لە سجنە ئەگەر وەفای بە مناڵەکانی نوێ ڕێزی نەماوە تا تێبگەی بڕێچتە گشتیە و جیهانیە تۆ دەست بۆی بۆوانە بیدەی لەو بێژنگە ئەمانیە لێ بمێنێتەوە بڕوانێ لە کولتورەکەیە بگەڕێت هەمووی ملەتەکان ئەبێ ناوێکیان بێت ئەم هەموو مرۆڤەیەکێ ناوێکێ بۆیە ناوی حەسەن بانگەکەی مەحموونێت یەژی لەیلا غەزاڵە نێت توێژ وەکی کورد ناوی کورد بوونەکە مانای چییە واتای چییە ئەدەبی چییە جلی کامە بەرگی کامە ڕێوڕسمی شارستانی کامە تا ئەمە فێر بوویت بڕوا بە دوای ئەوە خەڵک وەکو خۆیان خەڵک وەکو کۆمەلگاکەیان بناسێت ئەدەبی کۆمەڵایەتی و دەروونناسی فێر بێت لە زانستەکان خوێندنەوە بکات تۆ چۆنە بێ قسە بکەی جینات نەزانی چییە نەزانی هورمونات چیەکەن نەزانی ڕۆحیاتی بەشەر چۆنە نەزانی ڕۆڵی فیزیا لە ژیانی ئەمڕۆی جیهانە کە هەموو تکنۆلۆژیا بە فیزیا خەریکە ئەچوات ڕۆڵی کیمی لە خواردن و لە دەرمانەکانە چیە لێی نەزانی ئەبێ ئەمانە وردە لەسەریان ئیش بکات تا تێگەیشتنی بۆ دروست بکات ئەبێ بێ بەرەو خواردتر سادەکردنەوە تازەکردنەوە ئاخر تۆ نوکتەیەکی جوان و بۆێژ یەک جارێژیتی پێکەن جاری دوومیتر پێ ناکەن زەردەکەن جاری سێهەم دووبارە ئیتر قەلەقەون چۆن ئەتوانی جاری چوارم بێژیتی و خەڵکەر پێ بکەنی ئەبێ داهێنانێکە دیابێت نابێ ئەو قسە ئەو جار کردو تا ئەم جار بیکەیتەوە من بڕوا بکە ناتوانم وتارێ دوو جار بکەم تا ئێستاش نەمتوانیوە چون ئەسڵان نازانم و ڕێگەکەی خۆما بڕۆمە چون داهێنان نایەڵێ کاری کۆنە بکەمەوە و سادەکردنەوەیش تۆشی ئەمانە بکەی و ڕەنگە کەسی بێژی ئەمانە سەختە ئەرێ وڵا سەختە ئەی ئەگەر سەخت نەبایە هەموو کەس وتار بێژوو هەموو کەس سەرکەوتو و من ئێستا وەکو 10 ساڵ لەمەوبەر نیم ئێستا بڕێ لە گاڵتە و سوعبەتەکان کەم بۆسۆ لە قسەکانما چون جدیات زۆر بووەسۆ خوێندنۆم گۆڕیاوێ و بڕێ لە غەڵەتەکانی ڕابردووم ئیسانیەوە بڕێ لە غەڵەتەکانی ئەمڕۆمە بێ بەیانی نەوێ هەموو وتاربێژەکان لە دەستپێکە لاوازیان تیاوێ لەمەوە دوایش لاوازیان واتیا مامۆستا حەسەن زیرەک ئەو گۆرانیانە وەختێکانە فێری دەستگاکانی موسیقی و تەکی جەماعەتی موسیقی ئێران و سلێمانی و مەهاباد و تارانە ئاشنا بێت زۆر شتەکانی جیاوازە بێت بەهرەکەی پێوە وەلەکانە پەروەردەی بەهرەکە لە درێژەی تەمەنیا دروسە بێت بۆیە ترسی نەبێ کەسەکە لەمانە ئەگەر ئێستا توانی سێ بێژنگی لێ بدەگەر بەڕاستی دوێنێ دوو بێژنگ لێداوی سا سێ بێژنگ وتارەکەی سان نەرمترە سافترە مرۆڤانەترە ئەخلاقیترە کەمتر خەڵک پەلامتە دەن کەمتر لێ ئاڵۆزە بن بۆیە ئەبێ ئەمانە وردە لە خۆی ئەچواتە لاشعوری مرۆڤەکە ئەوێ بەخوو کە بوو بەخوو بە ئاماژەیەک خۆکە دەست پێکە بە ڕوتینێکە چاو پاداشێکە دەسەکەوێت کە دوو پاتێکاتەوە ئەبێتە ڕوتین لە ژیانتا ئێمە ڕێکردنی سا بووە بە ڕوتین من بەو بینەرە بەڕێزانە کە ئێستا تماشامەکەن لیان ئەپرسم وەختێک گاگۆڵکیەکە ئێمەژین گاوڵکی ئادەی بزانم کام دەست و کام قاچی پێکەوە چووە ڕەنگە ئێستا وڵامەکان دژبەیەکون لە ناوی بینەرەکانە بەڵام هەمومان نەزانین گاگۆڵکێ بکەین چون گاگۆڵکێ بە معریفە ناکەین بەخووەکەین وەختی ئەمانە من وتم تۆ بەردەوامی تەکیات 10 ساڵێک لەولا ئەبێ بەخوو بێوە بیری لێ بکەیت و خەریکی ئەدەی لەمانە فیتەرێکی زانا هەموو شتەکان لە ئەوڵە لەبەر ناکاتەوەی ڕاست ئەچواتە سەری ئیشەکەی کە دوێنێ جێی هێشتێ من ئێستا هەر ئایسا وتارەکەم لە خزمەت توە دە فیلترەکە بەردەوام خەریکم ئەدەم لە قسەکانم خۆ لە خۆ قسە ناکەم فیلتری لێدەم حازریەکەم ڕاستە دکتۆر کەواتە وتاربێژی و قسەکردن بۆ خەڵکی کە ئامادەن گوێت لێ بگرن بەرپرسیارەتێکی زۆر گەورەیە هەروە ئاسان و سانانیە کە ئەو خەڵکە متمانەیەک بە تۆکەن و تۆ قسەیان بۆکەی ڕەنگە ئەوە نەجەخت لەوەکەیتەوە کە ئەم کەسابێ ئەو بابەتە لە بوونیە هەبێ بێتە بەشێک لە باوەڕەکانی و جێگیر بێ باشە دکتۆر قسەکردنی یعنی بێ ئامانج یان قسەکردنێک کە بێ ئەوەی وەکو دەرمانێک بێ جیاوازە لەو قسانەی وا قسە دەرمانی بێ جیاوازیان هەیە و جیاوازیان بەڵێ بێگومان مامۆستاگیان زۆرن ئەوەی کە قسەوەکو دەرمانەکرێ ئەبێ ئامانجێکی بێت پێش لەو ئامانجە
لێکۆڵینەوەیەکی زۆر کرد بێت ئێستا ڕێحەلی پراکتیکی بنیتە بەردەستی کەسەکەی یعنی شتێک بێت حتمما بیکا بە کردار دوای وتارەکە دوای تۆ چەندانە خاڵی من وتم یەکێ لە خاڵەکانی وتاری من ئەوەیە ئەگەر 5 دقە گوێگرت تازە منێژم 2 دقە ئەگەر لە 2 دقەی وتارە شتێکی پراکتیکی بۆ تێگەیشتن لە بواری معریفیوە هەستیوە خواستیوە گفتار و یا کردارە تیان نەبوو ئەو وتارە ئەو بەشەی خەسارم لێداوی خەریکی گوێگری ئەبێت شتێکی کردداری تیابێت وەنەمە نمونە هەر ئێستا ئەمە وتم تۆ 3 دقە گوێ لێم گرتیشنەوە ئیتر بزانە من بۆ گوێگرتن ناشیم درێژدادڕینەوە ناڵێم چیرۆکێک بڵێ چیرۆک خۆ دیارە ئەبێ حەقی چیرۆکەکەی پێ بدەی ڕەنگە چیرۆککە 3 دقە 5 دقە بووە بەڵام ئەگەر خاڵی کردداری خاڵی ئەخلاقی خاڵی دەروون دروستی کۆمەلگایەکی تەندروستی تیان نەبوو ئەو چیرۆکە کاتی خەڵک پێ بردێ چون زۆرێک کەس تا 2 ساعت و 3 ساعت قسەکە هیچی دەست ناکەوێت ئەوێژن پێی ببوورە مامۆستا ئەم قسە شاید ناشرینیش بێ وەلێکانە ئەوە قسەی مفتە چرت و پرتە ئەو قسە هیچ سوودێکی تیانە ئەبێن نەتیجەی هەبێت شتەکە دوای دانیشتنەکە هەڵسای لە عقل 2 خاڵ 3 خاڵی دەستکەوتوێ بێژی بەمانە دەستکەوت ئێمە شەوێک تا ساعتی 2-3 ڕەنگە لە شەو نیشتنیەکە تێنێن چێرکورە بەخوا خۆزای هەر نەچوین یعنی هەرچیەکەی خاڵێکە دەست ناکەوێتە ئەبێ ڕەوشتێکی تیابێت ئەم شتە ڕەوشت نە بە معنای ئەخلاق شێوە متۆدێکی بێت ئەم شتە تۆ لە ناوی متۆدەکە بڕۆی بۆ نمونە کەسەکە تۆ دانیشتی وتاری قەلەقی تاقیکردنەوە بۆ مناڵەکانی مەکتەبێژی ئەبێ تیاوێ باوکو دایکە گرنگیە دەن بە دەرەجە مناڵەکە قیاسەکرێ بە مناڵی کەسی تر دەرەجەکە لێکەوتەی هەیە لەسەر ژیانمان من بەم دەرەجە خەڵاتەکرێم من پلەیەکمە ئەم دەرەجەیە ئەم واتەبان ئەمێرێتە خوار من گرێ ئەدەی بە دەرەجەوە بۆیە من قەلەقم دەرەجە بەدەستی من نییە وەلێ وەختێ من گرێدا بە هەوڵەکانمەوە هەوڵەکان دەرەجەی بوویانەی بوو هەوڵ گرنگ بێت من گرێ درەم بە هەوڵوا لە بەری دەستی منە ئەبینی من ئاهۆنیەک ڕوم تێکات نەتیجە ئەوەیە دایک و باوک مناڵ بە مناڵی مردم قیاس بکەن دەرەجە مەکەنە ژیانی مناڵەکە هەمووی ئەو کەسانە دەرەجیان بووە نەبوون بە کەس هەمووی بێ دەرەجەکان ناڕۆنە دۆزەق ئەمانە پەیامە کاربردەکانی ئەوەسە ئەگەر ڕەوشێک نەبێت لەویانە کەسەکە بیکاتە قیاسێک بۆ ئیسا و دوای ژیانی مناڵەکانی چۆن بزانێت سەرکەوتنێک بووە ئەبێ ناوەڕۆکی بێت ئەو بابەتە تۆ قسەکەی قسەی بێ ئامانج ناوەڕۆکەکەی یا دژبەیەکە یا شڵەژاوە یا ناوەڕۆک هەر گوڵی لە یاڵێکە هەرچێک ئەەکەی یەک ناگرێت و واسڕی لێشوێ لە ناوی قسەکە بۆیشی کۆ ناکرێت بۆی چ کۆ ناگات کەسی وا بووە من خۆم جاروبار کەوتمە سەو چاڵە وتم خۆزای قسەی چیمانە کرد ینی ئەوەندە خەتەکەی لە دەست دەرەچێ نازانی قسەی چیتە کرد ئەبێ وریابیت لەمەغا تۆ یا لەسەر معریفەی کەسەکە کارەکەی یا لەسەر هەستی کەسەکە کارەکەی یا لەسەر خواستی کەسەکە یا تێکڕا لەسەر هەرسیانی ئەمانە یا دوانیان بۆ ئەوەی کردار بگۆڕێ گفتار بگۆڕێ یا معریفەی کەسەکە نەخۆشە مەسەن وتمان ێژێ ژن زعیفەس ژن بۆی نییە قسە بکە ئەمە معریفەیەکی غەڵەتە یا هەستی کەسەکە بریندارە ترساوە قەلەقە هەستی تووڕەبوونی کەسەکان گەرەکتە دەست پێ بدەی چۆن بەرگری لە تووڕەیی بکەن یا گەرەکتە لێ هاتوویەکیان پێ بدەی نازانێن نەخێری بەقوت لە مقابڵی ئەو شتا کە غەڵەتە بێژێتی کورە خەریکی ڕاهێنانی جنسیان پێەکەی بۆوە ئازاری جنسی نەبینن نەبنە ئازارگەری جنسی کەسی تر ئەمە تۆ خەریکی ئەم کارەکەی ئەبێ خواست هەست گفتاری کەسەکە دەست پێ بدەی تا لە کردارەکان یا گۆڕانکاریەک دروست بێ گۆڕانکاری کردارەکە دەرمانە کەس گۆڕانکاری گفتارەکە دەرمانە کەس بۆ یەکانە ئەبێ یا معریفە یا هەست یا خواستی کەسەکە چۆن باوەڕی کەسێک بگۆڕی ئەبێ باوەڕە کۆنەکەی بناسی ئەبێ باوەڕە تازەکە و لێکەوتەکانی باوەڕە تازەکە و دەستپێکی باوەڕە تازەکە و لەکوێوە دەست پێکات ئەم باوەڕە چۆن هەستی کەسەکە لە نامرتاحی ئەوە بەرمرتاحی چۆن خواستی کەسەکە کە یا پاشە کشەی کردێ یا غەڵەت خواستێکی غەڵەتی بووە گۆڕی بۆەوە خواستێکی تازای تیا دروست پێ مەسەن خواستی ژینگە پارێزی تیا دروست پێ خواستی ئەوەی تیا دروست بێت ئیسا دووە سعی بکا بۆ خوێندن تا ئێستا با ئەمە تەمسیلێ بکەم تا ئێستا دۆڕاوە وای زانیوە شانسی نییە ئێستا تۆ دەسەدەی لە معریفەیەژی شانس ینی دەرفەت ئەو کەسەوە ناچوە بەدەمیوە نیەتی ئەو کەسەی بۆ دەرفەتەکان
تەڵە دانا دەرفەتەکان نەگرێت لە دەرفەتەکانە هەوڵەکانیدا بۆ یەکانە دەرفەت ئەفەوتی و ئەڕوا بڕێوە تا تەنور گەرمە نانی پێوە نانی خۆی پێوە لکێنێ ئەمە زووتر هەڵسا ڕۆڵێکیان دەرفەت نییە هەوڵە ئادەی چۆن هێمە هەوڵەکانمان لە دەرفەتەکانە جێبەجێ بکەین تا دەرفەتەکانمان لە دەست دەرنەچێ وەختێکانە معریفەکەیە گۆڕی هەستی کرد ڕاستە من بە شانس نییەم بەدشانسی بەدبەختیە ئیسایەژێ من بێ هەوڵم شەرمەزارم بە هەوڵداین دەسەکەم بە سەرکەوتن بە سەرکەوتن غرور و افتخار و عزەتی نەفس بۆ خۆم تۆمارەکەم وەختێ دەسە دەیلەمیە ئەمە دەرمانە کەس خۆی چی شایەتە بۆم قسە مەسڵەن ێژێ من ئەو نە بە بێشانسوم دەلاپەڕەم نەخواندوسیان لە سوعالەکان لەو دەلاپەڕاوە ێژین ئەگەر نیو سەعات زیاتر بوو خوێندای ئەو دەلاپەڕێشتە خوێند و دەی تۆ نیو سەعات کەمتر هەوڵدا ئەم جارەکە سەعاتێ زووتر دەست بکە بە خوێندن وەختێ دەستدا لە هەست و خواست و ئەمانەوە دەست لێدانەکە هەموو کەسێ نازانێ مەکینەی ماشینێک تۆزێک گڕەگڕی خراو کارەکەیوێتە لای فیتەرێ لە ئیشێخا من هاوردمە چاکیکەی هاتووم سرم چاکەی ناتوم گوێم ببڕی و چاوم دەربێری ئەمە لەرانە لێزانەکە دەسەدا لەو چتانە لەکوێ ئازانم سەرکەوتن دروست بووە ئەگەی تۆ بە کەسەکە چی معریفەی گۆڕیا چی کردداری گۆڕیا من بۆ خۆم مێژم مامۆستا 20 ساڵ 25 ساڵە لەسەر معریفەی ژینگەی ئەم مردمە وەکو یەکێ لەوانەی کە خۆی تاوانباری ژینگەیە غەڵەتی بۆ بەرامبەر بە ژینگە لە مناڵیوە تا ئێستا وەکی نەوەیە کە قەرزی باوکێداتەوە دایک و باوک و باپیرانی منیش بەرامبەر بە ژینگە غەڵەتیان بووە بە فێرکردنی مامۆستاکان و گەنجەکان و ئەمانەوە کە لەگەڵ یا ناومولیان فێر بووم معریفەم گۆڕیا بێ بەرامبەر بە ژینگە ئاو خاک هەوا بوونەوەرەکانی ژینگە هەڵسم بە ئیشێک معریفەی خۆمم گۆڕیە خوێندنەوەم گۆڕیە دەسم کرۆ بە وتار هاتم مەسە ساحەی عمومیوە دۆستانێکی زۆر لێم کۆبوونەسەوە ئێستا بەناو ئەتوانم نێزیک بە 50 دانە بۆ نمونە ڕاوچی زۆر بەڕێز کە ئێستا چەکیان لاوردەوە خۆیان هاتوون و بڕێکیان هەر شاید لە تۆمارەکان نبینیوتانوێ هاتوون چەکەکەیانیان لاوردە و باڵندەکانیان بەرداوە و دەستیان کرێ بە ژینگە پارێزی ناو ببم دەیان گەنجە ناسم لە هەڵمەتەکانی ژینگە پارێزیە بانگی منەکە نێژنە حەزەکەن لەگەڵمان بی دەیان ڕێکخراو هەر لە مەهاباد هەتا کوردستانی ئەم دێ و لایەنە شاخەوانیەکان منیان کرێسە ئەندامێکی بچووکی گروپەکەی خۆیان پێکەوە هەڵۆیەکی بریندار دەرمانەکەین ئەڕوانم دەردەکانم ناسی دەرمانەکان دەستیان پێکرد گەنجەکان پەریان پێدا منی تریسا خەریکم لە سێوەریانە ئەژیم ئەخۆم بۆ نمونە پرۆژەی پێنجوێن شاری فێربوون کە منیان خستە ناوی لەقەکانی خۆیان و مەسەن 41,000 نمامیان ناشتووە شارێکیان کرۆ بە شاری فێربوون یەکەم شاری کوردی لە جیهانە کە معتەرفن پێی کە شارێکە زیاتر لە خاڵەکانی یونسکۆی بڕیە ئەمە ئەو دەرمانانە نییە ئەم نەتەوە جێبەجێیان کرد ئەمە ئەو پەیامانە نییە جێوەجێ بوو لە ژیانی خۆمە ئەو شانازیمە هەیە بڕێک لە خواستەکانم لە باوەڕەکانم لە نەخۆشینەکان کە بینیم و بەدەستی گەنج و پیر و جوان و کچ و کوڕی ئەم کۆمەلگا ڕەوا بووە زۆرێ لە زانکۆکانە بینم ئەو شتانەی کە من لێی بە هاوار و میسا مامۆستای واتیا خەریکە دەرمانی تیاکە خۆشە ئینسان نەمرێ و بەر لە مردن خەونەکانی بێتە دی بە هەوڵی خەڵکی ترم بەڕاستی من قەرزاری ئەم نەتەوە مامۆستا یعنی ئەوەندە شانازیەکەم بەم مردمەوە گفتوگۆم کرێتەکیانە و فێرمیان کردو و سەرکەوتنیان دروست کردووە ڕۆژێکی ئاوا ڕوون بێ قسە بکەم بێژم خەونەکانم هاتە دی بە دەستی خۆم نەهاتە دی بە هەوڵی مردم هاتە دی بۆیە بە دوو کەس نەبێ ناکرێت چاکە چەپڵە بە دەستێک لێ نادرێ کاکە بوونی ئەوانم هەموو خۆشویەداوە بە من و بەبوونی ئەوان ئەم شانازیەکەم و منیش دووبارە لە پێناو ئەو فێرکردنا بۆ من دروستیان کرد دووبارە هەم لە هەوڵە تازەتر سادەتر بە دوای دەردێکا بگەڕێم دەرمانێک بدۆزینەوە بە زانستێکە لە لای کەسانی ترۆ دەسەکەوێ بەشکەم وەختێ تێینە وتار خۆمان نەبینە نەخۆشینێک بۆ کۆمەلگا ئەگەر نازانم کات چیەڵێت وڵا هاوڕەکانم ئاماژە بۆەکەن کە بەشی کۆتاییە من زۆر گلەیم هەر لە بڕێ لە میدیاکان هەرچەند ئەزانم دڵسۆزانە هەڵەسن زۆرێک لەو کەسانەی ڕەنگە کەوتونە بەر پرشی زمانی من و تومێ ڕاوچی بەڕاستی باشترینی ژینگە پارێزەکان لە دەرەوەی ئەڵقەی ڕاوە ڕاوچیەکانن وەختی ئاگرەیەکەوێتەوە ئەوان لە گشت کەسێ پرۆشترن بۆ کوژانەوەی ئاگرەکان بەشێ لە کرداریان ڕاو ڕەنگە پێویستوێ بۆ تێگەیانیان هەوڵێکی زۆرتر بدەین ناژم تێگەیش تویش نیەن
و بڕێکیش لە میدیاکان نەکو عاجز بن لە منێژم میدیا وەکو بێژی سنسۆری کۆمەڵگاس لە دنیای کراوە میدیا ڕۆڵی وەرگرتن و بەڵاوکردنەوەی زانیاریە نابێت چاواشە بەڵاوی بکاتەوە نابێت بچوە بە دوای چتی ئالۆزە بەس بۆ فاڵۆوەر دروستکردن ئەبێت چتی ئالۆز وەکو دەرد تماشای بکات بۆ دەرمانەکەی بگەڕێ باشە شتەکە و بینی خاڵە لاوازەکانی بۆڵد مەکە مەیخە بەرچاوی خەڵک خاڵە بەهێزەکانی بدە لەم بێژنە بیخەرەوە بەرچاوی کۆمەڵگا و لە ژووری تایبەتە کەسەکان بێرە ئەوەکو پۆدکاست وەکو سمینار وەکو دانیشتن وەکو محفلێکی زانستی دەرمانەکان لە پسپۆڕەکان بێرە بیخەرەوە بەردەستی کۆمەڵگا هەر لە ڕێگەی ئەو میدیاوە و گلەیەکی چم لە بلاگر و نازانم کەسایەتیە تایبەتەکان و سلیبرتیەکان هەست کە بەداخەوە لە ڕێگەی پیجەکانیان و لانی کەم فیلتری ئالۆز نەکردنی کۆمەڵگا بەرچاو ناکەن وەختێک شتێک بەڵاوەکەنەوە هەموو ئالۆزیەکانیش خراو نییە ئەگەر ئالۆزی تێگەیشتنێک و پرسیارێک بخڵقێنێت بۆ ئەوەی زانینێک دروست بێت ئەوەی ژن پێی داهێنان مامۆستاگیان هم سوال از علم خیزت هم جواب همچنان که خار و گل از خاک و آب هم پرسیار کردن و هم جواب دۆزینەوە هەرتیان زیرەکی گەرەکە ئەگەر ئالۆزیەکە ئەوە بێت کە پرسیارێکی تازە بۆ وڵامێکی نوێ کە جیهانێکی ئارامتر و کراوەترە خولقێنێ من لەگەڵ یاموگلەیچم لێ دەست و دەمت خۆش بە دکتۆریان ئەلبەتە ئامانجی ئێمە و ئەم زنجیرەش ئەوەیە کە بتوانین پێکەوە بەهار هەمومانەوە ژینگە و ژیانمان باشتر و باشتر بکەین زۆر سپاس و زانیاریەکان دکتۆریان ئازیزان و خۆشەویستان دنیایەک سپاس بۆ کات بەخشینتان بۆ دانیشتنتان بە دیار ئێمەوە چاوەڕوانمان بن بێژنگی ترمان ماوە تا ئەو کاتە ماڵتان ئاوا بێ و دنیایەک سپاس